چەند ڕۆژێ لە جێگەیەکی خراپە دایان نابوو بوو بە خۆی ئیلتیهابی سنگ و حەساسیەت خۆی و پۆڵادی برای پۆڵاد زیاتر تەسیری لێکرده بوو. ئێمە ئەم هەموو گول لە تۆپ و دەبا بوو هاوەڕێیان پێوە ناوین ئەم هەموو درۆن و دۆشکەی باجەڕە تەقەی لێکردوین وەزێکی نەفسی متە دەهورمان هەبوو هاوتی تەنانەت من چەند جارێ بە محققەکەم تۆ کەی من باسی ئەژی ئەمینم کردوەکەی من ئەوەم وتووە یعنی ئەمە دەری ئەخاکە ئەم تحقیق عدالت نییە و زەماناتی حەقی متهم نییە و زەماناتی حەقی دیفاعی چیتیان نییە. پێداویستی چییە یعنی تۆ لە هۆدەیەکی 4/4 سعات لەویاوی چ پێداویستی دابینکردنیەکە فەڕەنسا و ئیتالیا و ئەڵمانیا و بەریتانیا و ئەمریکا بە مۆز ئەناڕازین لە وڵاتان ناگاتە 2 مانگی تر 3 مانگی تر بێ بەروێ لە ئەگەر بە قانونی بە حەقی خۆی تەندروستی بە شێوشی عمومی باشە ژوورەکەی بچووکە چەند ڕۆژێ لە جێگەیەکی خراپە دایان نابوو بوو بە خۆی ئیلتیهابی سنگ و حەساسیەت خۆی و پۆڵادی برای پۆڵاد زیاتر تەسیری لێکرده بوو بۆ بەنیسبەت کەیسەکەی شێوە کەیسەکەی هەر لە مەرحەلەی تحقیقایە هەر خەریکی تحقیقاتە دادگا و ئاسایش هێشتا ئیحالە نەکراوە بۆ دادگای تایبەتمەند. پێ دوایە کەی ئیحالی دادگا دەکرێت و ئایا دەتوانرێت بە کەفالەت ئازاد بکرێت تا ڕۆژی دادگایی کردن؟ ئەو مادەی بۆیان کردوێتەوە 406ەکە هەرچەنە خۆیان چوونەتە سەری 406یان بۆ کردوێتەوە لە جیاتی بۆ تەڕەفی مهاجم بکرێتەوە ئەو تەڕەفی هێرشبەر ئەو مادەی شمولی کەفالەت ناکە بە کەفالەت بەرنابێ بەنیسبەت تحقیقات و محاکەمەشەوە خۆمان واقعی سیاسی باشە زانین محکەمەی سلێمانی لەژێر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستانایە جونگە حەساسەکان لەژێر دەستی ئەوانایە و من بڕوان ناکەم نە لە تحقیقا نە لە محاکەمەیە زەماناتی حەقی دیفاع زەماناتی حەقی متهم ئەو مافانی متهم هەیەی و دەستەی بەرگری هەیەی وەک پێویست بێ و من ئەم بە نوێنەری سەرۆکی دیسکی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان لە هەولێر ڕاگەیانوە بە دەستەی مافی مرۆڤم ڕاگەیانوە بە جیهازی داواکاری گشتی و بە جیهازی سوڵتەی قەزایی ئەمانم بە وردی پێڕاگەیانون لەبەرەوەی ئەو تحقیقاتی کە کراوە ئیخفالی زۆر قانون و مەوادی قانونی کراوە بە بەرژەوەندی لایەنی سکاڵاکار. دوایین جار کەی بوو کاک لاوڕز بینی دەوترێت ڕێگریتانێ دەکرێت بۆی کە سەردانی بکەن؟ پێنجی دەبوو ڕێگریەکە ئەوەیە یعنی تۆ کە داوای بینینی ئەەکەی دوای هەفتەیە 2 هەفتە بۆ دابینەکەن و کە ئەشتیتە ژوورۆ عورفی محەممە دوایە بەبێ ڕەقیب تۆ لەگەڵ مۆکیلەکەتا دابنیشی لەگەڵ ئەو کەسا دابنیشی کە ڕایگیراوە بەبێ کامیرەی چاودێری و بەبێ کامیرەی سەوت و بە پێ وجودی زوبات بکە بێ بە ڕەقیب بەسەرەوە بەڵام ئەمان هەم کامیرەیان داناوە ئەو ژووری 4/4 2 کامیرێتیایەوە هەم خۆشیانە نەژوورۆ ناتوانانی یعنی هەموو قسەیەکی لەگەڵا بکەیت. پرسیارێک لای هەوڵاتیانەوە زۆر گرنگە کاک لاهور لای تۆ هیچ ئەم بابەتانی باس کردووە قسەی چییە لەسەر ئەم ڕووداوە؟ کاک لاهور لای من ئینکاری ئەمانەکە پێشم و ئیفادەونەوە یەکتر نووسراوە توێتی خۆیان بە ئارەزوی خۆیان نووسیویانە ئەوتم ئیمزای تۆی لەسرە وتی کاکە هەر ئەو ڕۆژەی گیراوین ڕۆژی هەینی 22 مانگ هەر ئەو ڕۆژە تحقیقیان لێکردوین ئێمە ئەم هەموو گول لە تۆپ و دەبا بە و هاوەنەیان پێوە ناوین ئەم هەموو درۆن و دۆشکەی باجەڕە تەقەی لێکردوین وەزێکی نەفسی متە دەهورمان هەبوو هاوتی تەنانەت من چەند جارێ بە محققەکەم تۆ کەی من باسی ئەژی ئەمینم کردوەکەی من ئەوەم وتووە ئیفادەکەیان گۆڕێەوە بەڵام بە شکلێکتر هەروایە نووسیوەتەوە لە بەردەمی زابتەکان ئەم قسانی بە ئێمە و سێ مەحامی تریشم لەگەڵایە بۆ شایەتی کە وای و تۆیاننا لەبەر ئەوەی جێ سەر سوورمانە وتی بە حاکمیشم وتووە کەی من وتومە پارێزەرم ناوێت و نووسیوتە لە کاتی ئێستاە پارێزەرم ناوێ هەمویان بەو شێوەیە بە پەلە ئیجراعاتیان کردو کە ئەو ئیجراعاتانیان مخالیفی مادەی 123 قانونی ئوسوڵی محاکەماتی جەزاییە بە تایبەتی بڕگەی باوجیمی کە هەنێ مافیاوە بە متهم بۆ نمونە تۆ کاچی ئیفادەی متهم وەرەگرێ پێی بڵی تۆ بۆ دێ ئیفادەنەی هەر ئیفادەنەی بڵێ ئیمتیناعەکەم بۆ دێ بڵێ مەحامیەگرم بۆ دێ بڵێ مەحامیە بینم پێشەوە ئیفادە بم بۆ دێ ئیفادەی خۆت بینوسی یعنی ئەمە دەری ئەخاکە ئەم تحقیق عدالت نییە و زەماناتی حەقی متهم نییە و زەماناتی حەقی دیفاعی چیتیان نییە. کە سوکاری ئەو کەسانی کە لالەزار دەستگیر کراون هیچ هانیان بۆ بەڕێزت هێناوە کاریان بۆ بکەیت؟ بەڵێ زۆریان و
قسەی باشیشمان بۆ کردوون و ئیشیشمان بۆ کردوون بەڵام ئێمە عریزەیەکمان ناوەتە دادوەر دەمێکە یاومانەتێ داوای قایمەی ناوەکانیانمان کردووە قایمەی ناو بە ئێمە نەیراوە و بە دەستەی گشتی مافی مرۆڤیش نەیراوە ئێمە داوای قایمەی ناوەکانمان کردووە بە پێی ئەحکامی دەستوری عێراقی کە زەمانەتی حەقی دیفاعیەوە بۆی بتوانین مەحامیان بۆ دابنێم دیفاعیان لێ بکە کاک بورهان دەوترا کە ئەو شوێنی کە کاک لاهور و کاک پۆڵادی برای تێدا زیندانی کراون دیوارەکەی بە جۆرە بۆیە کراوە کە بووی زەرەر بە تەندروستیان بگەێنەوە تا چەند ڕاست بوو ئەوە ئەو دووسێ ڕۆژە بوو کە لە ژێر زەمینە بوون وەکو عیلەکەی بە منیان و من نەمدینیون لە ژێر زەمینە بەڵام من دوای پێنجی دەکە چوومەوە بۆ لای ئەو بۆنی بۆیە هاو بەڵام بەس لە ئەو مەحاجرە ئاسنەی کردە بیان بۆ پەنجەرەکە کە نەتوانێت دیوی دەرەوە ببینێ دیوارەکان بۆنی ناهاو کاکلاهور لە زیندان دەوترێت سەرجەم پێداویستەکانی بۆ دابین کراوە ئاگاداری هەواڵەکانی ڕۆژە لە دەرەوە کەم تا زۆر ئاگادارە بەڵام پێداویستی چییە ینی تۆ لە هۆدەیەکی 4 ساعت لەویاوی چ پێداویستی دابینکردنیەکە کەسێکیش ئاعتیادی نییە و لەسەر تلیاک و لەسەر شتیتر نەگیراوە لەسەر مەسلەیەکی سیاسی گیراوە پێویستە کەسە سیاسیەکان لە عالەمەکانگیرێن ئیمتیازاتی زیاتریان نەیرێتێ لە ڕوێەوەی هەتاو لێیان با لە ڕووی لە باخچا بن بەڵێ قسەیەگێ بەلای هەوڵاتیانەوە زۆر گرنگە ئەوەی کە بەڕێز هەم پارێزەری ئەوید وە لەگەڵ خۆی دابوویتە بە فەرمی ئەمریکیەکان بەریتانیەکان چیان بەیەوە گوتووە چکە بەشێک لە لایەنگران دڵیان بۆ خۆشە دەڵێن کە بەریتانیا ئەمریکا نایاڵێت کاکلاهور لە زیندان بمێنێتەوە ئەمریکیەکان ئەم شێخ لاهور تەنسیقێکی باشی لەگەڵیانە هەبووە بەڵام من ئەمریکیەکانم نەدینیوە ڕاستە هەنێ ڕیسا لەو نامەمان بۆ ناردوون و بۆ بەریتانیەکانمان ناردووە بەریتانیەکانیشم نەدینیوە بەڵام لە ڕێی ئیمەیل وەمانەوەی ساڵمان هەیە ئەوەی هەیە لە سلێمانیا من هەستەکەم دووەلی فەڕەنسا و ئیتالیا و ئەڵمانیا و بەریتانیا و ئەمریکا بەم وەزعە ناڕازین و من وام بیستووە کە تەدریب و تەمویلی یەکێتی بە عەتاد و ئەمانەیان بە شێوەیەکی کاتی ڕاگرتووە نازانم ڕاستەیە درۆیە هیچ شتێکیان بە ئێمە نەوتووە ئەوەنە هەیە قونسوڵی بەریتانی سەردانی کردووە حەسەن حەمادەی نوێنەری نەتەوەی گرتوەکان سەردانی کردووە بەڵام براکانی ساڵیان هەیە لەگەڵ ئەمریکی و بەریتانیەکانە پێشبین دەکەن لە دوای هەڵبژاردن کاکلاهور ئازاد بکرێت من تەسەورەکەم مەگەر قانون ئیش بکات لە وڵاتان ناگاتە 2 مانگی تر 3 مانگی تر بێ بەروێ لە ئەگەر بە قانونی بە حەقی خۆی ئەگەر ئازاد بێت دەستنەوە لالەزار وڵی ئەو پەیوەندی بە خۆی خۆ من ئەندامی یەشێتی نیم نە من بەڕێی لالەزار بووم نە بەڕێی دەباشان من کاک شێخ لاهور تەکلیفی لێکردم سەرۆکایەتی لیستەکە بکەم ئەچێتەوە لالەزاریا شوێنێتر هەڵەبژێرێ بۆ دانیشتن ئەم شار بێ یا شارێتر بێ منەوە نازانمەوە پەیوەندی بە خۆیەوە هەیە پێشبینیەکەن چەند کورسی بێن ئەگەر تەزویر نەکرێت کورسی باشێنین تەزویریش کرێەوە مۆزۆیشترە کە بە تایشی دیشەکرێت تەزویرەکرێت لەلایەنی کێتیە و یاخودیش لایەنێکی دیکە داواتان لێکراوە لە پرۆسی هەڵبژاردن بکشێنەوە داوا لە هەموو کاندیدەکان کراوە ناتوانانی ناوی هیچ کەسێ بڵێ کە داوایان لێکرد بێتن ناتوانم لە بەرەنیاتی باراتی تایبەتی داواتان لێکراوە داوا لە هەمووی کراوە لە بەرامبەر ئیمتیاز ئەی تەبعەن پێدەوا دەزیرکردنی لاو شێخ جەنگی پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەبوو بێت لە سلێمانیا 3 سەرۆک حیزب لە ژوورەوە ئارام قادر لە ژوورەوە شاسوار عەبدوڵواحید لە ژوورەوە لاهور شێخ جەنگی لە ژوورەوە پەیوەندی بە ئینتیخاباتەوە هەیە پەیوەندی بەوە هەیە ئەم ساحەی ئەم منتیقەیە هیچ منافسێکی سیاسیتیان نەمێنێ بە پێچەوانەی کەلتوری خەڵکی ناوچەکە